شنگال ئەو قەزایەی کە لەگەڵ هاتن و نەمانی داعش بووەتە شوێنی ململانەی سیاسی و خاکەکەی لەلایەن هێزەکانی شنگالەوە پارچە پارچە کراوە. جيش عراقي موجودة في منطقة وشرطة اتحادية موجودين المنطقة شرطة محليين موجودين قوات يبجي أو جيبوا حشد الشعبي مثلا أو جي موجودين في منطقة أف قوات كاد موجودين في دري جماعة برشا الفدين مثلا كيد أبو خالد بن كيد حي دربن أو جي راستا بيش مرقي تقريد هاينا بس أو جي قواتك يزداينا أو جي بإزدياد تقريد هاينا. لە ئێستادا چەندین هێز لەسەر خاکی شنگال هەن کە هەر یەکێکیان بەشێکی خاکی شنگال دەپارێزێت و خۆی بە خاوەنی ئەو قەزایە دەزانێت. سوپای عراق یەکێکە لەو هێزانەی کە بە سێ لیوای 1960 بە کۆی 20,000 سەرباز لە سنووری قەزای شنگال بەڵاوەیان پێکراوە. پۆلیسی ناوخۆ کە پێکدێن لە دوو بەڕێوەبەرایەتی 8,000 سەرباز لەخۆ دەگرێت و 6 بازگەش لەسەر ڕێگای شنگال لە دەستی ئەواندایە. یەکێکی تر لەو هێزانەی بوونیان هەیە پۆلیسی فیدرالین کە ژمارەیان 3,000 پۆلیسن و پاش ڕێکەوتنی هەرێم و بەغدا بۆ شنگال نێردراون. حەشدی شەعبیش لە دوو بەش پێک دێن، حەشدی ئێزدی و حەشدی شیعی کە لە سەرەتادا تەنها 3,000 چەکداریان لە قەزاکەدا هەبووە. بەڵام پاش هەڕەشەکانی تورکیا بۆ سەر شنگال لە ئێستادا هێزەکانیان بۆ 15,000 چەکدار زیاد کردووە. یە بەشە و یە جەشە دوو هێزی ترن کە ژمارەیان 2050 شەڕڤان دەبوون و هەمووشیان ئێزدین. هێزی پاراستنی ئێزدخان ژمارەیان 3200 چەکدارن و 1000 کەسیان سەر بە وەزارەتی پێشمەرگەن. هێزی پێشمەرگەی فەرماندەی شنگال ژمارەیان 2800 پێشمەرگەن و قاسم شەشۆ سەرپەرشتی ئەو هێزە دەکات. ئاسایشی ئێزیدخان یەکێکی ترە لە هێزەکان و پاش ساڵی 2016 دامەزراوە و سەر بە ئەنجومەنی خۆسەری شنگالە ژمارەی ئەو هێزە 700 شەڕڤانە. لەگەڵ هەبوونی ئەم هەموو هێزە سەربازیانە ئەوەی ئێستا لای ئێزدیەکان بووەتە پرسیار ئەوەیە چارەنووسی شنگال چی لێدێ و خەڵکەکەی دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان یان هەر لە دووری شنگالدا ژیانی ئاوارەیی بەڕێدەکەن. تایف گۆران NRT